بسم الله الرحمن الرحیم. کەسێکی گۆنەیارێ ئەڵڵه تەعالا بێ، دوژمنی ئیسلامێ بێ، دوژمنی قانون و نیزامە ئەڵڵه تەعالا بێ، دوژمنی قورئانێ بێ، دوژمنی پێغەمبەری وی داوی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بێ، ئەو جەم ئەڵڵه تەعالا دەبێ کافر. ئینسانێک گۆ کافر بێ چێ نابێ ئەم بێ ڕەحما ئەڵڵه تەعالا لێ بێ، چێ نابێ ئەم بێ جێوی جەننەت بێ. پشتی گۆمر و شووندا ئەم ژێرە دوعا بکن ئەم بێ جێوی جەننەت بێ، ئەم بێ خودێ ڕەحما خۆ لێکێ، خوداوی عەفو بکێ. ئەب تشت قەتعیەن وەقەتعیەن قەبوول نابێ. ئەڵڵه تەعالاش پێغەمبەرێ خۆ لە دبێژێ بە یا محەممەد تە هەفتێ جاریژی تە داخوازیە عەفوا گونەهاش بکێ ئەزوان عەفو ناکەم. یەکی جوانی گۆمر لەسەر قەبراوی نەسەکنە و ژێرە دوعا نەکە، دەدمێزێنێ گۆنەها زەحفێ ملەت ئێ گوت بێز مسلمانم دەبیش عوامە بەردە دەبیش ملەتێ بردەوێتە بەردە هەنێک شێخ گۆیە شێخن مەڵانە دەرتێن ش کافرارە دەبێ خودێش وەڵازی بێ ژمریە وارە دەبێ خودێ جێوا بکێ جەننەت ڕەحما خودێ لوا بێ و دگەل گۆ ئەف شێخ و مەڵا ڤان نایەت و حەدیسا زاننشی یا یەکی گۆنەیارەی دەولەتات تەبێ دە سەرۆک و مەزنی و مەعموورێ وێ دەولەتێ بێ تێ یەکی نێیارێ خوا تێ بکێ قەدروە دەولەتێدا تێ مەعاش و ڕتبە و مەداڵیا خەلاتە تێ پێ بە بکێننا ئێ ئەڵڵه تەعالاژی ڕۆژە قیامەتێ ڕەحمێ نێیارێ خۆ کافرە ناکێ چماتت بێ ڕەحما خودێ لێ بێ. یەک ژوانە شێخێ مەشهور شێخ مرشد گۆمە دیت دویدوێدا لە بەرنامایەکی کافر بوو ژوی کافری دە هەر سەرێ کێلیکێت گۆ خودێش وەرازی بێ خودێش تەرازی بێ خودێ ڕەحما خۆ مریەوە بکێ. شێخ مرشد گەلۆ چما وی تشتی دگەل گۆ زانێژی و مخالەفەتا وێ دکێ خۆتکێ چاوێ وادا گەلۆ خۆ وا شیرین دکێ گەلۆ دبێزێ وی شکلی دلێ وا خۆش بکەم گەلۆ غایە و مەقسەداوی چییە قەتعیەن چت بێ بلا ببێ غایە و مەقسەداوی نەجائزە حەرامە گونەها. ئینسانێک کافر چێ نابێن بێ ڕەحما خودێ لێ بێ بلا تۆبە بکێ ئیمانێ بێنێ ئەڵڵه تەعالای وی عەفو بکێ ئەمکانە بێ یا ڕەبی توی هیدایەت بکێ مریێوی مر ئەمکانە هەنە سەرداناوی ئەم بێ وەڵا خودێ سەبرێ بدێوە و خلاص لێتە نکارێ ژوا مریێ وارە بێ جێوا جەننەت بێ خودێ وان عەفو بکێ نا ئەڵڵه تەعالا کافرە عەفو ناکێ ئین الله لا يحب الكافرین. ئەڵڵه تەعالا حەش کافرە ناکێ جێ کافرە ئەبەدی جەهەنەمەیە وێش خۆرە باش زانبن.